دیارە بەداخەوە بەهۆی شەپۆلی ئەم جارەوە هاوڵاتێکی زۆر تووشی کۆرۆنا بۆ لە ئێستادا ئێمە 18 حاڵەتمان لە مەڵبەندی تەندروستی ئاسوودە بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا داخل کردووە. بەداخەوە سەرجەمیان نتوانم بڵێم لەژێر ئۆکسیجینەوە بەشێکی زۆریان لەژێر هەناسەدانی دەستکردایەوە باری تەندروستیان ناجێگیرە. من ئەگەر ئامارێکی ئەم هەفتە بە جەنابتان ڕابگەێنم لە کۆی 460 پشکنین بۆ هاوڵاتیانی سنووری شارەکەمان بەداخەوە 247 حاڵەتیان هەڵگری ڤایرۆسەکە بۆ پۆزەتیڤ بووە. بەڵێ ئەوانەی کە داخلەکرێ لای ئێمە بەتاکید پێویستیان بە ئۆکسیجینە دوو جۆر ئۆکسیجینمانەیە، هەندێکی بە ئۆکسیجینی ئاسایی ئەتوانین ئیداری نەخۆشەکە بدەینەوە، هەندێکیشان ئەکەوتە ژێر ئامێری سیپاپۆ. لە ئێستادا دوو حاڵەتمانەیە لە ژێر ئامێری سیپاپن بەداخەوە باری تەندروستیان ناجێگیرە. خۆشبەختانە لە ئێستادا بەراورد بە جاران هاوڵاتیان بەدەم کوتانی ژەمە ڤاکسین و دێن. ئێمە لە سەرەتایی بەکارهێنانی هەرسێ جۆری ڤاکسینی سینی، بریتانی ئەو ئەمریکیەکە تاکو ئەمڕۆ 7000 ژەمە ڤاکسینمان بۆ هاوڵاتیانی سنووری شارەکەمان بەکار هێناوە لە هەر چوار ناونمان. داوا لە هاوڵاتیان دەکەین هەم لە ڕووی خۆپارێزیەوە خۆیان بپارێزن، خۆیان بە دوور بکرن لە شوێنە قەرەباڵغەکان، لانی کەم دەمامک بەکاربێنن و داوا لە هاوڵاتیانیش دەکەین بە هەمان شێوە بەدەم داوای بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ و وەزارەتی تەندروستیەوە بێن ڤاکسینەکان بەکاربێن بۆ تەندروستی و سەڵامەتی ئەوانە لە حاڵەتێکا ئەگەر بەکارشی بێن تووشی کۆرۆنا بن کەمترین ئازار و توش بکەوتە سەر نەخۆشەکان.